سپاس هێمن کەمەرخانە کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەیانی بەڕێوەبەرەتی دارستان و ژینگەی سلێمانی ڕاستەخۆ لە ستۆدیۆ میوانی ئێمەیە کاکە من زۆر سپاس بۆ ئامادەبوونت داربڕینەوە زیادی کردو هۆکارەکەی چێ لە ئێستاە دیارە ڕووکو بەڕێز ئاماژت پێدا دیارە لە ئێستاگەم بەرەو سارد و سەرما ئەڕۆن دیارە مەفرەزەکانمان سەر کردوتۆ لە کەشوشێوەکان لەبەر ئەوەی ئەمە خەریکە ئەبێ بە دیاردا هاوڵاتیان زیاتر پەنایان بردو بۆ بڕنیداری دارستانەکان هۆکارەکەشی ئەوەیە کە ئەوان عوزریان ئەوەیە کە گوایە سوتەمەنیان نییە بەڵام بڕینیداری دارستانەکان واتە تێکدانی سروشت و ژینگە ئەمە بەڕاستی کارێک نییە کە دەستی بۆ بردرێ بەم شێوەیە سەرپێچی ئەنجام دەرێت سەرپێچەکان زیاد لە حەد زیادی کردووە بۆ نمونە ئەگەر ئێمە تەنیا باسی ئەم دەمانگە بکەین لە ماوەی ئەم دەمانگەیە 39 هاوڵاتیمان دەستگیر کردووە لەسەر دروستکردنی ڕەژوو و 76 هاوڵاتیمان دەستگیر کردووە لەسەر بڕینیداری دارستانەکان واتە تەنیا لە ماوەی ئەم دەمانگەیە 115 وڵاتی دەستگیر کرا و ڕوبەڕووی یاساکراوەوە واتە ئەمە کارێکی زۆر ترسناکە ئەبێتە هۆکاری تێکدانی ژینگە باشە کاکێ من ئەم هاوڵاتیانە کێن ئەوانن کە لەناو سنتری شارەکان بەدیەکەینەوە سنتری شاری سلێمانی نیشتەجێن و دەژینیان لە دەرەوەیش شارەکاندا هانا بۆ بڕینەوەی دارەکانە بن دیارە ئێمە ئەمەی کە ئاماژەی پێ ئەدەین ئەمە ناو شاریتیایە بەڵام بەداخەوە زۆری سنوورەکانە بۆ نمونە سنووری پێنجۆنمانێ سنووری قەرەداغمانێ سەرجەم سنوورە بەش و بنکەکانمانێ ئەو کەسانی کە دەستگیرەکرێن لە سەرجەم شوێنەکانە بەڵام بەتایبەت زۆربیان کە دەستگیر کراون لە سنوورە ساردەکانە لە سنووری پێنجۆن و لە سنووری قەرەداغ و لە سنووری ئەو شوێنانن کەوا سنوورەکان ساردە دیارە کە ئەم سەرپێچیکارانە دەستگیرەکەی ئەڵی هۆکاری چییە ئێوە دەستدرێژیەکەنە سەر سروشت و ژینگە واتە سروشت و ژینگە لە هەموو کات و سادێکە ڕێگە پێدراو نییە ئەمە کارێکی نایاساییە ناکرێتەوە بێ سروشت و ژینگە تێک دێت لەبەر ئەوەی کە گوایە خۆتی پێگەرمەکەیتەوە بەڵام ئەمە یعنی ئەتوانن ئێمە لە هەموو کات و سادەکانە هاوکاری ئەو هاوڵاتی خۆشەویستانن لەبەرەوەی هەموو کە سوکاری خۆمانن ئەتوانن بە ئاگاداری مەفرزەکانی پۆلیسی دارستان جا ئایا قەزا و ناحەکان بێ ئایا هەر شوێنێک بێ ئاگاداری ئەوانی لێ بکەنەوە سوود وەرگرن لە قوپۆپی دارەکان لە کاتێکا لەم کاتەیە لە قوپۆپی دارەکان بکات بۆ ساڵی ئایندە ئەم دارە زیاتر گەشە ئەکا نەوەکو تۆ بێ ئەم دارە چەندین ساڵە تەمەنی 100 بۆ 150 ساڵ کە بەڕێز ئاماژت پێدا ئەم دارێکە تۆزە پێشتە بەڕێز ئاماژت پێدا تەمەنی زیاتر لە 150 ساڵە نەک ئەوەی کە سوودێکشی لەبینێ کە تۆ ئەیبینی دوو سەرپێچی کار ئەم دارە خۆی سوودی لێ نابینی هاتووە تەنیا بۆ حەز و ئارەزوویەک ئەم دارە تەمەنی 150 ساڵ زۆر زیاترە هاتووە ئاگری لە ناو دارەکە کردەوە کە ئەبینە دارەکە چەنە ئەستورە ئەو کڕین و فرۆشتنی پێواکرێت کاگێ من ئەو دارانی کە ئەیسوتێنیانەی بڕنەوە بێگومان هەندێک لە سەرپێچی کاران دیارە لە پەنجە دەستیان ناپەڕێ ئەمانە بۆ فرۆشتنەوە جیرفان پڕکردنی خۆیانە بەداخەوە بەڵام کەواتە بەڵێ عەفوم ببوورە دیارە بەڵام لەم 150 وڵاتی لە ئەم دەمانگەی ئێمە دەستگیریمان کردووە ئەمە بڕوان ناکەی کە 15 هاوڵاتیان زیاتر بۆ ئەوە بێ خۆی پێگەرم کاتەوە خۆی سوودی لێ ببینێ بەداخەوە ئەمە لەبەر حەز و ئارەزۆکەی خۆی دێ یعنی گوناحە ئەم دارە کە ئێستا ئەگەر وێنەکەی لاتانە بێ تەمەنی 150 ساڵە دیارە لە یەکێ لە ناحەکان لە ناحی سنگاو لە گوندی جنۆکە دیارە دوو هاوڵاتی هەسان بە بڕینی بە ئاگرکردنەوە لە ناو دارەکە دیارە دارەکە وەکو ئاماژەمان پێدا تەمەنی 150 ساڵە دارەکە زۆر ئەستورە لە ناو دارەکە ئاگریان کردوێتەوە ئەمە نەخۆی سوودی لێ ئەبینێ تەنیا زەرێک بە سروشت و ژینگە پۆلیسی دارستان و ژینگی سلێمانی توانیان لە کاتی پێویستا بگەنە ئەو بێگومان ڕێگریان لێ کرد بێگومان لە هەمان کادا سەرپێچیکاران دەستگیر کران و ڕۆبەڕووی یاساکرانەوە هۆکاری بڕینی ئەم داری دارستانە چییە بۆچی ئەیسوتێنی بۆ نمونە ئەم دارە کە زەرەرزیانی پێ ئەگا ئێمە بەپی تەمەنی دارەکان سەرپێچیکاران غەرامە ئەکرێن بۆ نمونە ئەم دارە کە سەروی 150 ساڵە بەلای کەمەوە ئەم دوو سەرپێچیکارە غرامەکان سەروی 5 ملیۆن دینارە و بەندکردنەکەشی لە دەسەڵاتی دادوەرە بەڕێزەکانە واتە سزاکان تەنها غەرامەکردن نییە بەندکردنی نەخێر لە هەمان کادا ئەم کەسێک کە سەرپێچی لە ڕێنمایەکانی پۆلیسی دارستانەکە دەستگیر ئەکرێ هەم غەرامە ئەکرێ هەم بەند ئەکرێ بەندکردنەکەی ماوەکەی چەندێکە بەندکردنەکەی دیارە لە 24 کاتژمێرەوە تاوەکو 5 ساڵ لە دەسەڵاتی بەڕێز دادوەرایە ئەمە دادوەرە بەڕێزەکان ئەو کاتی ئێمە سەرپێچیکاران دەستگیرەکەن ڕوبەڕووی یاسایانەکەینەوە دادوەرە بەڕێزەکان ئازادن بەپێی جۆری سەرپێچیەکەی بەپێی تەمەنی دارەکان غەرامە ئەکرێ و بەپێی عەدەدی دارەکانش بۆ نمونە تۆ سێرەکەی زیاد لە حەد دارێکی زۆری بەڕیوە تەمەنی دارەکان چەندێکە بەپێی تەمەنی دارەکان چەند داری بەڕێوێ غەرامە ئەکرێ باشە کاکێ من ئەنی ئێستا ڕاستە نرخی سوتەمەنی بەرزە لە هەرێمی کوردستاندا بەڵام
ئێوە هێندەی لەناو بابەتەکەیا بن کەیسەکان بێتە بەردەستان ینی هەست ناکەن کە سوتەمەنی کراوە بە موبەڕیرێک بۆ بڕینەوەی کردبێتیان بە دەرفەتێک بۆەوەی دارەکان ببڕنەوە یان بیکەن بە خەڵوس. بەڵام من لەمە لەگەڵ بەڕێستام لەوانە هەندێک لە هاوڵاتیان بەڕاستی ئیستقلالی ئەمەیان کردبێت کە گوایە لەم کاتیا سوتەمەنی نیە و ئێمە توانای کڕینی ئەو سوتەمانیمان نییە کە بەو شێوەیە ینی ئەوان وایان داناوە کە گوایە پارەکەی زۆرە و پیان ناکڕێ. بەڵام ئەمە عوزر نییە، ئەمە عوزرێکە ینی لەگەڵ زۆربەی ئەو هاوڵاتی خۆشەویستانی سنووری گونشینەکانین کە هەموو کاتساتێک ئەوان هاوکاری ئێمن کەوان حەز و خۆشەویستێکی یزگار زۆریان بۆ سروشت و ژینگە هەیە. ئەوان لەو کاتانەیە کە سارد و سەرمای ئەوان دەست نابن ئەم داری دارستانانە بڕن لەبەرەوەی ئەزانن ئەم دارانە چ زەرری کاکە لە کاتێکا بڕیت زەرەر و زیانی بۆ تەندروستی هاوڵاتیان هەیە کە ئەمە بێتە هۆی پاکردنەوەی ئۆکسژین بۆ هاوڵاتیانی خۆشەویست. تۆ دەی ئەم دارە لەبەر حەز و ئارازۆکی خۆدار بۆ نمونەوەی کە ئێستا ئێمە ئاماژەمان پێکرد لە سنووری گوندی جنۆکە لە سنووری سەنگاو دیارە ئەم هاوڵاتیە هاتوونە دوو هاوڵاتیە وەکو پێشتر ئاماژەمان پێدا هیچ سوودێک لە دارەکە نبینێت تەنیا لەبەر حەز و ئارازۆکی خۆی چوە لە ناو دارەکە ئاگری کردوێتەوە ئەم دارە وشکی کرد ئەم دارە تەواو فۆتا بەڵام ئایا ئەم هاوڵاتیە چ سوودێکی لەوە بینی واتە ئێمە کارێک نەکەین کە زەرەر و زیان بەر سروشت و ژینگە بگا. باشە کاکێ من ینی ئەوەندەی کە بە دووادا چونمان کردو خۆمان و ئەوەندەی کە دەیبینین کە لە سوۆسیال میدیاش هاوڵاتی دڵسۆزن بۆ ژینگەی کوردستان بڵاوی دەکەنەوە لایانی پەیوەندیدار ئاگادارەکەنەوە ینی حاڵەتەکەەوەی لە هاتووە گەر ناویشی بنین دیاردەنێک حاڵات بەتەن ئەم دارانە دەبڕدرێنەوە هەر لە نزیک بابەتیانە لە شارباژێر هەبوو لە دەوروبەری دوهۆک بە هەمان شێوە ئەم بابەتە هەبوو بەتەن لە دوهۆک دارەکان بڕدرابوونەوە ئەم دارانە کە دوای دەستیان بەسەردا گیرا لە ڕووی یاسایی و چۆن مامەڵە بە دارەکانەوە دەکرێت چیان لێ دەکرێت دوای کە بڕدرانەوە. بەڵێ من ئەوەی کە بەڕێز ئاماژەی پێدە سنووری شارباژێر بەداخەوە هاوڵاتیەک نەک لە بەردارەکەی بوو دیارە ئەم هاوڵاتی خۆشەویستە تەنیا لە پێناوی ئەوەی بوو کە تەنیا زەویەکەی بفرۆشێتەوە توجارەت بە زەویەکە زیاتر لە 2 دۆنم داری بڕیوە ئەچێت بۆ سەروی 1000 دار تەنیا لەبەرچی ئارزەکە پاکاتەوە بێت و توجارەتێک بۆم زەویەوە بکە بەڕاستی ئەمە کارە ساتە بەڕاستی بەبی ئەوەی جۆبدا بە سروشت و ژینگە ئەم کارە ئەکات ئەی ئێمە ئەم سەرپێکی کارە دەستگیرەکەن ڕوبڕووی یاسایەکەنەوە بەپی تەمەنی دارەکان چەند داری بڕیوە بەپی تەمەنی ئەو دارانە لەلایەن بەڕێزدا دوێرەوە ئیجرعات لەگەڵ ئەم سەرپێکی کارە ئاکرێ و من لامان کادا ئاماژەم بۆدا کە ئەم خۆشەویستە ئەم هاوڵاتیە لە سنووری ئالاسیا و کانیوەیسە ئەم کاری ئەنجام داوە ئەمی کە بەڕێز ئاماژە پێدا سنووری شارباژێر بەڕاستی ئەمە کارە ساتە ئێمە هیوادارین کە هاوڵاتیان ئەم جۆرە هاوڵاتیانە سەرپێکی کارانە ئەمانە ئێمە باشە پیان بڵین سەرپێکی کار ئەمە کە تۆ دەسە بیتە دەستدرێژیکردن سەر مڵکی گشتی ئەم دارە کە تۆ ئاماژەی پێدە ئەم دارە کە تۆ ئەم هەموو دارە ئەبڕی لە پێناوی جیرفان پڕکردنی خۆتە ئەی تۆ نازانی ئەو مڵکی گشتیە ئەی تۆ نازانی چەندین هاوڵاتی سوود لەوە ئەبینێ ئەمە ئۆکسژین پاکەکاتەوە ئەمە زەرورزیانی بۆ خۆی بۆ مناڵەکانی بۆ کەس و کارەکەی خۆی ئەنجا دوایی بۆ پۆلیسی دارستان لە هەمان کادا ئێمە سەرپێکی کارمان دەستگیر کردو و ڕوبەڕووی یاسایەکەن ئەوە دادوەرە بەڕێزەکانە بۆ ماوەی چەنە بەندیەکە و غەرامەکەی چەنێکە باشە ینی دیاردەکەت تەنها لەم ساڵا بەدیکراوە یان گۆڕانکاری لەگەڵ ساڵانی ڕابردوو بەدیەکە گەر باسی ساڵی پارخی باش گۆڕانکاری بەدی هاتووە لەوەی کە زیاد بوو بێ کەم بوو بێ زیاتر کەسەکان کێن گونشیرەکانن سنتەری شارەکان و دەوروبەری شارەکانە داری تیا بڕدرێتەوە بەداخەوە سنووری گونشینەکان بڕامەکە ئەم سەرپێچیانە ئەنجام بدەن لەبەر ئەوەی خۆیان ئەزانن ئەم دارە چەنە سوودی هەیە چەنە سوودی لێ ئەبینن بەداخەوە هەندێک لەو کەسانی کە سەرپێچیەکە ئەنجام بدەن لە پەنجەی دەستیان ناپەڕن احتیمالە ئینساڵ زیاد بکات لەبەر ئەوەی سوتەمەنی دابەش نەکراوە هەندێک عوزریانە بێ کە ئەم کارە ئەنجام درەوە هیوادارم داواکارم لە ئەو خۆشەویستانە کە سوتەمەنی لە کاتی خۆیان نەوتیان پێ بگا بۆ ئەوەی ئەوانش نەبێتە هۆکاری عوزری ئەوانە بێ کە دەستدرێژیکەنە سەر مڵکی گشتی واتە ئەو داری دارستانانە بەڕێز ئاماژەت بۆدا ئایا پارساڵ یاخو ساڵانی ڕابردوو چەندێ بۆ ئێمە ئەگەر باسی پارساڵ بکەین 138 وڵاتی دەستگیر کراوە لەسەر بڕین داری دارستانەکان 20 وڵاتی لەسەر غەڵوسکردن واتە 158 وڵاتی دەستگیر کراوە لەسەر ئەوەی کە داری دارستانەکان ئەمە لە ساڵی پارە ئەمە لە پارساڵەواتە لە 2021 ئێستا کە 2022 لە ماوەی ئەم دەمانگەیە هەروەکو ئاماژەمان پێدا 150 وڵاتی دەستگیر کراوە لەسەر غەڵوسکردن و لەسەر بڕینی داری دارستانەکان کە ئێمە ئاماژەمان پێدا 39 هاوڵاتی لەسەر غەڵوسکردن غەڵوزژانەمە ئەم دارەیە ئەیبڕێتەوە ئیکا بە ڕەژوو لە پێناوی بەرژەوەندی جوان پڕکردنی خۆی ئەچە ئەیفرۆشێ بە
مەطعەمەکان ولا هەمان کادا 76 وڵاتی لەسەر بڕینی داری دارستانەکان ئەگەر ئێمە کوی هەردووکیان بکەینەوە 150 وڵاتی لە ماوەی ئەم دەماگای دەستگیر کراوە ڕۆبەڕووی یاساکراونەوە. هێشتا نەگەیشتونێتە وەرزی سارد و سەرمایە. هێشتا تەواو نەچوونێتە ناو وەرزی سارد و سەرمار وەکو بەڕێز ئاماژە باشە. هەوڵەکانی پۆلیسی دارستان و ژینگە چێ لە کاتێکا کە ئەم دیاردەیە هێندس زۆر بۆ ئەوەی ئەوانیش ئیجراعاتەکانیان بە دوواداچوونیەکانیان و ڕێگریەکانیان زیاد بکەن. دیارە هەوڵەکانی ئێمە مەفرزەکانمان لە سەرجەم قەزا و ناحەکان لە سەرجەم ئەو کەژوچێوانەی کە گومانی داربڕینی لی ئەکرێ مەفرزەکانمان چڕ کردوێتەوە بە بەردەوام مەفرزەمان لەو شوێنانە هەیە ئەو کەسانی کە پابەن نابن بە ڕێنمایەکان دیارە ئێمە دەستگیریانەکەین و لە هەمان کادا پێم خۆشە جاری کە ئاماژەی پێدەم سنووری گونشینەکان بەم شێوەیە دەستدرێژی ناکەنە سەر مەڵکی گشتی لەبەر ئەم دارێکە لە کەژوچێوەکان ئێمە بینین خۆی لە ئێمە زیاتر سوودی لێ ئەبینێ کە ئەزانێ ئەمە چۆن ئۆکسژین چەند بۆ هاوڵاتیان چەندە سوودی هەیە واتە بەڕاستی هەندێک کەسکەوە حەزیان لە زەرری خۆیانە لە بەرژەوەندی گشتیە دێن ئەم کارە ئەنجامە دەندێن بڕینی داری دارستانەکان واتە ئەمە عوزر نییە من بڵێم لەبەر ئەوەی نەوت دابەش ناکرێ بێم ئەم دارانە ببڕمەوە یعنی واتە تۆ ئەتوانی بە ئاگاداری مەفرزەکانی پۆلیسی دارستان لە قوپۆپی دارەکان بکەی سوودی لێ ببینی لە هەمان کادا بۆ ساڵی ئایندە ئەم دارە زیاتر زیادەکە زیاتر گەشاکە زیاتر پەلوپۆی ینی ئەتوانێت لەم کاتەیە لەم حاڵەتە ئێمە ئەزانین هاوکارین و لەگەڵ سەرجەم ئەو هاڵاتی خۆشەویستانەی گونشینەکان لە سنووری سەرجەم قەزا و ناحیەکان بەڵێ لەگەڵیانان لە پێناوی ئەوەی کە خۆگەرمەوەکردن دێن ئەم کارەکەن بەڵام بابە ئاگاداری مەفرزەکانی ئێمە لە قوپۆبی دارەکان بکەن بۆی زیاتر گەشەکە. دوا پرسیارم کاک هێمن گەر بکرێ بە کورتی ڕەنگە پەیوەندی زۆر بە دارەوە نەبێت بە بڕینەوەی دار بەڵام هەر پەیوەندی بە سروشت و ژینگەی هەرێمی کوردستان و پەیوەندی بە ئیدارەکەی ئێوەشەوە هەیە ئەویش ڕاوکردنە ئەمە بزانام دیاردەیە حاڵەتی ڕاوکردن ئێستا چۆنە لە کەژوکەوەکانی سلێمانی گەرباسی لەوە بکەین. بەڵێ ئێمەگەر باسی ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکان بکەن یاخود باسی ڕاوکردن بکەن دیار ڕاوی باڵندەی کێوی ئێمە لەمای ئەم دەمانگە 65 وڵاتیمان دەستگیر کرد لەسەر ڕاوی باڵندەی کێوی دیارە لەسەر ڕاوی ئاژەڵی کێوی 19 وڵاتیمان دەستگیر کرد و ڕوبڕووی یاسامان کردوێتەوە واتە ئەم سەرپێچیکاران ئێمە ڕوبڕووی یاسایانەکەنەوە بە پێی ئاژەڵەکان چی بوون و باڵندەکان چ جۆرێک بوون؟ بەڵێ ئەگەر ئێمە باسی باڵندەکان کن دیارە باڵندەکان هەمە جۆرە ئەنواعی باڵندەی لە سوێسکە و لە کەو لە سەرجەم ئاژەڵەکانش بە هەمان شێوە ئاسکیتایە کەڵەچێویتایە بزنیتایە واتە ئەمانە لە ژینگەی هەرێمی کوردستانە بوونیان هەیە نەکەر ئەم ئاسک و کەڵەچێوی ئێمە پڵنگمانەیە لە سنووری هەرێمی کوردستان ئەم جۆرە پڵنگێکمانەیە کە پێی ئەڵێن جاگوار یاخود قەفقازی ئەم جۆرە پڵنگەمانەیە واتە جۆرێکی زۆر نادرە ئەم ئاژەڵانە لە هەر شوێنە بزان هەست بە ئەمان بکەن لەو شوێنە بوونیانە بێ و زیادەکەن دیارە ئێمە سەرجەم جۆرە ئاژەڵەکانمان هەیە لە سنووری بەش و بنکەکان و قەزا و ناحیەکان ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەرک و ماندووبوونی ئەفسەر و کارمەندەکانی پۆلیسی دارستان کە ئەیان پارێزن ئەم ئاژەڵانە لە چ سنووری هەست بە ئەمان بکەن لەو سنوورە ئەمینەنەوە زیادە ڕاوکردن لەم دەمانگەیە زیادی کردو لە چاو ساڵانی ڕابردوو ساڵی پەر نەخێر ئەگەر ئێمە ئاماژەی پێ بدەین کەمی کردو نەک زیادی کردووە کاکێ من زۆر سپاس دەکەم دووبارە سپاس بۆ بەڕێزی من کەمەرخان کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەیانی بەڕێوەبەرایەتی دارستان و ژینگەی سلێمانی ڕاستەخۆ لە ستۆدیۆ میوانی ئێمە بوون ماندوو نەبن